يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، مانجی ڕەمەزان مانجی دڵخۆشیە. هەر یەکێک لە ئێمەی ئەهلی ئیمان سوپاس بۆ خوای پەروەردگار ئەم ساڵیش دڵخۆش بووین کە لە ماڵی خوای پەروەردگاردا جارێکی تر بە ڕوخساری یەکتر شاد بووینەوە، کە لە نوێژی جومعە و تەراویحدا بە یەکەوە کۆ بووینەوە. بە لوتفی خوای پەروەردگار ڕۆژێکیش ئاوا لە بەهەشتی خوای گەورەدا بە یەکەوە کۆ دەبینەوە و یەکتری دەبینینەوە. لەم سەرەتای دڵخۆشبوونی مانجی ڕەمەزاندا بەم موژدەخواییە، بەم بەڵێنە نەگۆڕەی خوای پەروەردگار شادمان دەبین و دەچینە خزمەت قورئان. لە سوورەتی ئەڕەعد ئایەتی 18دا خوای پەروەردگار موژدەیەکی زۆر زۆر گەورەمان دەداتێ و دەفەرمێ: للذین استجابوا لربهم الحسنى، بۆ ئەو کەسانەی کە وەڵامی بانگەوازی پەروەردگاریان دەدەنەوە، هەرچی خێر و خۆشی و چاکە و پاداشتی هەرە گەورە هەیە لەلایەن خواوە دانراوە. بانگەوازی خوای پەروەردگار بریتیە لە قورئانەکەی. خوای گەورە لەم قورئانەدا بانگەوازی تاک تاکی ئەهلی ئیمان دەکا هەتا قیامەت. بانگمان دەکا بۆ هەر شتێک کە سوودی ئێمەی تێدا بێ، سوودی مادی یان نەفسی یان معنەوی. قورئانی پیرۆز هەموو پیتێک و ئایەتێکی بۆ ئەوە دابەزیوە کە مرۆڤ بەختەوەر بکە، لە زەلکاوی نەفامی ڕزگاری بکە. خوای پەروەردگار دەفەرمێ ئەوە قورئانەکەیە لەبەر دەستاندایە، دەیخوێننەوە و بۆتان دەخوێندرێتەوە و بە زمانی خۆتان شی دەکرێتەوە. هەر کەسێک وەڵامی ئەم بانگەوازەی خوای دایەوە، ئەوە لەسەر تۆیە وەڵامدانەوە. ئەی خوا چی بۆ داناوی؟ الحوسنا، هەرچی ژیانێکی پڕ لە بەختەوەری و ئاسوودەیی و خۆشی و خۆشگوزەرانی هەیە، دڵنیابە لەم دنیادا پێش قیامەت بەنسیبت دەبێ. الحسنى في صحتك، في بيتك، في عملك، في نفسيتك، في كرامتك وعزتك. دڵنیابە هەر کەسێک وەڵامی بانگەوازی خوا بداتەوە، بە پێی قورئانی پیرۆز هەڵسوکەوت بکە، بە دڵنیاییەوە لاشەیەکی ساغی دەبێ. ئەم قورئانە وەرە جێبەجێی کە بزانە جەستەت لە نەخۆشیەکانی جەستەیی و نەفسی بە دوور دەبیانە. ماڵێکی پڕ لە خۆشی و بەختەوەری بە دڵنیاییەوە چاوەڕێت دەکا. کار و کردەوەت پڕبەرەکەت دەبێ، نەفسیەتت مرتاحە، عیزەت و کەرامەتت پارێزراوە. ژیانێک بەسەر دەبەی کە پڕە لە دڵنیایی، لە جێگیربوون، لە متمانە، لە گەشببینی. ئەوە تا کاتێک خۆی پەروەردگار دەفەرمێ فاعلم أنه لا إله إلا الله، تۆ یەکسەر دەڵێ ئەشهەد أن لا إله إلا الله، بزانە پەروەردگار تەنها ذاتی ئەڵڵایە کە شایانی پەرستن بێت، تۆش دەڵێ ئەشهەد أن لا إله إلا الله. بەڕێزان، هەر بەوتنی ئەو شایەتمانە ئینسان چەند دڵی ئارام دەبێتەوە. کاتێ ئینسان ذکری لا إله إلا الله دەکا، چۆن لە نەخۆشیە دەرونیەکان دەپارێزرێت. خەڵکی پێشینانی ئێمە، باب و باپیرانمان خۆشەویستان، بۆچی ئەوەندە مرتاح بوون؟ بەخوا نە جلوبەرگیان، نە خواردنی بەربانگ و پارشێویان، نە ئیسراحەت و ئاسوودەییان، نە ماڵەکانیان وەکو ئێستای ئێمە نەبوو لە ڕەمەزاندا. بەڵام ئەوان لە جیاتی ئەڵەقاتی تەلەڤیزۆنی بەردەوام پیرەمێرد و پیرێژن گەورە و گچکە و کوڕ و کچ تەسبیحەکەی پێ بۆ ڕۆژی چەند جار لا إله إلا الله دەکا. چۆن لەگەڵ ئەو لا إله إلا اللهدا سینەیان دەکرایەوە، چۆن خەمەکان دەڕەوینەوە، چۆن بەسەر گرفتەکانی ژیان ئەزاڵ دەبوون.
چەندە حەز بە دڵنیایی دەکەیت چەندە گەشببینی کە دەڵی لا ئیلاهە ئیلا الله لە گەردوونە هێزێک نابینی لەسەر و ئەڵڵا و دەسەڵاتی هەبێ پاشای پاشاکانە ئەڵڵاه ئەکبەر لە هەموو دەسەڵاتداران گەورەترە کافر ئەمەی نییە کافر لە دڵە ڕاوچێدایە هەر ڕۆژە پەنا بۆ شتێک دەبا بۆ ئەوەی کەوا پەنای بدا بەڵام نیەتی بەڵام تۆ ئیماندار کاتێک کە دەڵی لا ئیلاهە ئیلا الله دڵنیای کە نافع و ضار تەنها خوایە ڕوحت بەدەستی خودایە هەتا یەک هەنا سەد ما بێ دوایی نایە ئەوەش کەوا ڕزقی تۆ بێ پەری و مرۆڤ هەمووی کۆ بێ سوێند بەخوا دێتە گیرفانت دەبێ ئاوا بێ ئیمانت کاتێ تۆ ئەهلی ئیمانی ویژدانت هەیە حەز دەکەی خەڵکی بەهۆی تۆ سوودمەند بن نەک لە پێناوی پڕکردنی گیرفانی خۆتدا هەلێک بقۆزیتەوە ئەگەر ڕەمەزانیش بێشر لە خەڵکی گران بکەیت ئەوە بەرهەمی بێدینیە کە ئینسان بەدووی هەلێکە بگەڕێ لەسەر حسابی خەڵکی ڕوش و ڕەداڵی ئەم وڵاتە گیرفان بەتاڵەکان بە سایه حکومەتێکی گەندەڵەوە ئەویش زیاتر لە ڕێی بازرگانێکەوە بیچەوسێنێتەوە بەڵام تۆی ئیماندار ئەوەندەی لە دەسەڵاتی تۆدایە بە قازانجێکی کەم ڕازی بەڵام حەز دەکەی کەوا بازار هەرزانی بێ دڵنیاشی خوای پەروەردگار بۆت پڕ دەکاتەوە کابرایەکی ملیاردێری سعودی هەیە ئێستاش لە ژیاندایە تەمەنی لە سەر و 90 ساڵەوەیە ناوی عەبدوڕەحمان الفەقیهە لە سەر و 90 ساڵەوە دەژیا و جەستەیەکی ساغی هەیە ڕۆژانە 2 سەعات هەر بە پێ ڕاکردن دەکایە یاری ئاسن دەکا بەردەوام پیاوێکی دڵخۆشە دەستی خێرەومەندی بۆ زۆربەی وڵاتانی دنیا هەیە ئەو عەبدوڕەحمان الفەقیهە باسی خۆی دەکا ئەڵێ من سەرەتا کە دەستم بەکار و کاسبی کرد یەکەم کەس بوو بیرۆکەی دەواجینی نوێم هێنایە سعودیەوە کە مریشک لە جوچکەیەوە لە قاعەدا بەخێو بکرێت کە ئێستا هەیە ئەوەی یەکەم کەس بوو ئەو بیرۆکەیە کە من هێنامە وڵاتی سعودیەوە لەلای منەوە هاتە وڵاتەوە خەڵکی تریش فێر بوون دەواجنەکان زۆر بوون بەڵام باشیان لێ نەدەزانی جارێکیان هەرچی دەواجنەکان بوون نەخۆشی کەوتە ناو جوچکە و مریشکەکانەوە هەمووی لە ناوچوو لە بازاڕە مریشک نەما کۆمەڵە بازرگان هاتنە لام و وتیان فرسەتی زێڕینی ژیان یەکجار هەڵدەکەوێ ئەو مریشکەی لە قاعەکەی تۆدایە بازار ئەوەندە محتاجە پێی خەڵکی هەمووی ناچاری گۆشکڕینی مریشکە بە 4 قاتی خۆی لە بازاڕە دەفرۆشرێ تەسلیم بە ئێمەیکە ئەگەر کیلۆیەک بۆ نمونە 2000 بێ بە 8000 لەسەر ئێمە ماڵ بێ کاتێ حسابم کرد پارەیەکی خەیاڵی بوو 4 قاتی خۆی لە یەک وەجبەی دەواجنە خێری دەکرد بەڵام بیرم کردەوە وتم ئەی ئەو خەڵکە ئەوەی کە من جوچکەکانم دانا داوام لە خوا دەکرد بەس خوایە لە نەخۆشی بیان پارێزە و قازانجێکی کەمم پێ ببەخشە و سەلامەت بێ چۆن ویژدانم ڕێگەم پێدەدا لەسەر حسابی ئەو خەڵکە هەژارە خۆم دەوڵەمەند کەم هەرچی پیان وتم بڕیارمدا بە چ سعرێک بڕیاری لێدرا بوو یەک پارەیەکی زیادی نەخەنە سەر خستمە بازار و هەرزانیم خستەوە و نەمهێش خەڵک پێوەی دیار بێ سوێن دەخوا دەڵێ قەسەم بەخوا من ئەو کاتە هیچ سەرمایەکی وام نەبوو لە ماوەی 2 ساڵدا بەرەکەتی خوا بە حەڵاڵی ڕووی تێکردم بردم بکڕایە و بفرۆشایە بە نرخی زێڕ دەفرۆشرا ئەوەندە پارەم بەسەرا ڕژابووم بە یەکێک لە ملیاردێرەکان بە حەڵاڵی بە پاچی بەداخەوە لە وڵاتی ئێمە کە ڕەمەزان دێ گرانی دەست پێ دەکا خۆ ئەوانش ئەهلی ئیسلامن بەڵام وڵامی پەروەردگاریان باش نەداوەتەوە لە ڕۆژوو ڕەمەزاندا ئێمەی موسڵمان وڵامی پەروەردگار دەدەینەوە کە دەفەرمێ فەمەن شەهیدە مینکم الشەهڕ فەلیەصوم ئەگەر کەوتێ مانگی ڕەمەزانەوە جەستەت ساغ بوو عوزرە شەرعیەکانن نەبوو ئەی ئیماندار بە ڕۆژوو بە ئێمەش دەڵێن لەسەر سەر و سەرچاوان خوای پەروەردگار ئەوە تا بە ڕۆژووم دەمم وشک بێ برسیم بێ لەسەر کاری قورس بم ڕۆژوەکەم ناشکێنم و کەشیش چاودێر نییە تەنها وەڵامی تۆم داوەتەوە الحسنە دڵنیا بە پاداشتی هەرە چاکت وەدانراوە دڵنیا بە جەستەت ساغ دەبێتەوە دڵنیا بە قازانجی خۆتە الحسنە تۆ بەختەوەر دەبی تۆ وەڵامی خوات دایەوە بۆ ڕۆژوو یەقینت هەبێ ئەم ڕۆژوە و ئەن تەصوموا خەیڕ لەکم ئەگە بە ڕۆژووی بۆ خۆت قازانجە گەدەت گورچیلەکانت شەکرەت جگەرت هەمووی ئیسراحەت دەکا مەغزەنەکان ساڵانە گەسکێکیان لێ دەدرێ و ئەو هەموو شەکرە زیادەی خەزن بووە ئەو هەموو چەوریەی کۆمان کردوێتەوە وەڵڵاهی جەستەمان پاک دەبێتەوە ئەو ئیسراحەتە نەفسیەی کە جەنابت لە کاتی بەربانگا یەک دەنک خورمات بەدەستەوەیە
بڕواتان هەبێ ئەو چێژە هەرگیز ئەو کەسە نەیکردووە کە بە ڕۆژوو نەبووە. من هەموو جار لەم خۆزگە ئەو کەسەی کە بە ڕۆژوو نابێ بە زەیم پیادێتەوە. یەک ڕۆژ بە ڕۆژوو بوویایە، یەک ڕۆژ لە بەربانگە بەس تام و چێژی بەربانگی بکردایە ڕۆژووی نەدەخواردەوە، بەس حەیف نەیکردووە. ئەو چێژەی کە تۆ وەری دەگری لەو پەرداخە ئاوە لەو دەنکە خورمایە بڕواتان بێ پاشاکان وەری ناگرن بۆ خۆتە. ئەی قیامەت ئەوە لێگەڕێکە لەسەر تای تەرازوەکەت ئەم ڕۆژوە چ خێر و بەرەکەتێکە و چۆن لە مەینەتەکانی دنیا ڕزگارت دەکا. کاتێک خوای پەروەردگار بانگمان دەکا لە سوڕەتی ئەلحوجوراتە بە چەند وشەیەک، هەر کتێبی زۆر ناوێ، عەرزم کردن ئەم قورئانە پەیامێکی ئاسمانیە لەلایەن خواوە پێمان دەڵێ وەرە بەس بە چەند ئاەتێکی قورئان بەڕێگادا بڕۆ بزانە چەند کەرامەتت پارێزراوە، چەند بەختەوەری. سوڕەتی حوجوراتە و لە چەند ئاەتێکی کورتە لەبەریکە پێت دەفەرمێ ئین جاءەکم فاسقون بینەبەئین فتەبەیەنوا. ئەوە بانگی خوایە، ئەی ئیماندار وەرە ئەگەر بەندەی خوای وەڵامم بدەوە بە هەموو دەنگۆیەک بڕوا مەکە، بە دوای هەموو شایعە و پڕوپاگەندەیەک مەکەوە، هەر کەسێ قسەیەکی بۆ کردی خۆش باوەڕ مەبە فتەبەیەن و بەرچاوڕوون بە. هەر کەسێ وتی فڵان کەس دوای پێوت و یەکسە مەڵە ڕاستەوە مەچۆ سەری لەوە ئەچێ بێ ماڵ دوێرانکە، ئەوە فاسقە. بە هەموو هەواڵێکی تەلەڤیزۆن و ئیزاعەکان بڕوا مەکە، لەوە ئەچێ مەسلحەتێکی خۆی لە پشتێوە بێ و سیاسەتێک بەکاری بێنێ، تۆزێ ژیر بە عاقڵ بە. قورئان دەفەرمێ لا يسخر قوم من قوم. هەر لە سوڕەتی حوجورات ئەم چەند وشەیە قەت گاڵتە بە کەس مەکە. چێ ئەڵێ ئەو کەسەی کە تۆ بە چاوی سووک سەیری ناکەی لای خوا بەڕێزتر نییە؟ چێ کەڵێ ئەو کەسەی کە تۆ ئێستا بێ حورمەتی پێ دەکەی ڕۆژێ ناچێ بەر قاپیەکەی و تۆ محتاجی ئەو نابی، ئەمە لەبەر چاو بێ. ولا تنابزوا بالألقاب. خوا دەفەرمێ هەرگیز ناو ناتۆرەی ناشرین لە کەس مانێ، قەت بە ناوی بێڕێزەوە بانگی کەس مەکە. اجتنبوا كثيرا من الظن. هەمیشە خۆت بپارێزە لە گومانی خراپ، بەردەوام گومانی چاک بەرە بە هاو نیشتیمانیانت، بە ڕەفیقەکانت، بە کەسانی دەوروبەرت. خۆت بپارێزە زۆر لە گومانی خراپ. ولا تجسسوا. جاسوسی مەکەن بەسەر یەکەوە. جاسوسی هەرەوە نییە بۆ ئینسانێکی دیاریکرا و مراقبەی ژیانی کەسێک بکەی. قورئان پێمان دەفەرمێ بە دووی نهێنی ژیانی یەکتر مەکەون. کۆمەڵە تایبەتمەندی هەیە، پەیوەندی بە منەوە هەیە، بە خێزانەکەی خۆمەوە هەیە، بە ژیانی خۆم، بە کەسابەت و داهاتی خۆم. جەنابەت ڕێگە بە خۆت مەدە تەداخولی ژیانی من بکەی، منیش بە هەمان شێوە بۆ جەنابەت. بزانە کۆمەڵگات چۆن ئاسوودە دەبێ. هەر ماڵە حرەمێکی خۆی هەیە، قەت هەوڵ مەدە نهێنیەکانی ئەو دیوماڵی کەس و دەرگای مەدخەلەکەی بزانی لێگەڕێ با بۆ خۆی بێ. ولا يغتب بعضكم بعضا. هەرگیز غیبەتی کەس مەکە. ئەوەندە نەفست بە بەرزی ڕابگرە پێت شەرم بێ کەسێک خۆی لەوێ نەبێ و لە پاشم لە باسیکەی. جورئەتی ئەوەت هەبێ کاتێک کە باست کرد لە بەرەو ڕووی خۆی پێی بڵێ تۆ بەس ئەمانە بکە، وەڵامی خوا بدەوە بەم چەند وشە جوانە، بڵێ خوا لەسەر سەر و سەر چاوم لەم جومعەیە لە مانگی ڕەمەزانە وعد بێ غیبەتی کەس نەکەم، گومانی خراپ بە خەڵک نەبەم، ناو ناتۆرە لە کەس نەنێم، بە بێڕێزی بانگی کەس نەکەم، بە چاوی سووک سەیری کەس نەکەم. خوای بەڵێنت پێدەدەم کە ئەو قورئانە چی تێدایە بۆ ئەوەی کەوا تەداخولی ژیانی ماڵی براو خوشکەکەی خۆشم نەکەم نایکەم. پەیوەندیم بە ژیانی کەسەوە نییە و پەیوەندیم بە ژیانی خۆمەوە هەیە. تۆ ئەمە بکە، خوا دەفەرمێ الحوسنا پاداش دەکەتە. وەڵڵاهی کەسێک دەبی دایمە دڵت ئارامە. وەڵڵاهی خەڵکی ئێمە کە دڵ ناڕەحەتە چەند دەهینەبوونی و نەداریە هەمووی بەشە زۆرەکەی قسە و قسەڵۆکە. وتی وتیان وای گوت، فڵان کەس وای گوت، وای پێوتی، پێی ناڕەحەت بووم بۆم گێڕایەوە، فڵان کەس دەبێت چی بخوات، چی پەیداکات، لەگەڵ خێزانەکەی چۆن بێ. هەر هەموو ئەمانە دڵ و دەرونی ئینسان ناڕەحەت دەکەن. تۆ وەرە وەڵامی خوا بدەوە بزانە خوا چیت بەنسیب دەکا، دڵت ئارام دەکا بەڕێزم، سەربەرزت دەکا، لە ژیان تا تووشی تەریق بوونەوە نابی، لە ژیان تا بەلەو ڕووی کەس ناکرێەوە، لای کەس عەبدار نابی. الحوسنە وەرە لە ژیانی خێزانیدا خوا پێت دەفەرمێ وعاشروهن بالمعروف لە سوڕەتی ئەنیساء ئاەتی 19دا. ئەی پیاو، خوا بە یەکمان دەفەرمێ بۆ هاوسەرەکەت پیاوێکی باش بە، ڕێزی بگرە، لە هەڵەکانی ببوورە، لە مقابلی هەڵەدا تۆ چاکەی پێشکەشکە، بە چاکەکانت بیکە بە خۆشەویستی خۆت. فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. ئەوە بەیامی خوایە بۆ یەک بەیەکی ئەمە. ئەی پیاو، شەرت نییە خێزانەکەت چی دڵی تۆ بخوازێ ئاوا بە قسەت بکە. ئەگەر جارجار کەم و کوڕی و نوقسانێکیشی هەبوو مادام لە دین و ئەخلاقی دانیە لێ ببوورە، دڵنیا بە خێرێک لە پشتی ئەوە هەیە، خوا بۆت قەرەبوو دەکاتەوە. تۆ وەرە بەس ئەم ئاەتە قورئانی بڵێ خوا من بە قسەی تۆ دەکەم، شەر بێت لە زۆربەی هەڵەی ژنەکەم دەبورم، هاوکاری دەبم،
هەڵەکانی بەسەر چاوانادەمەوە لێی دەبورم بەڕێز دەبم لەگەڵیدا واللهی بەس بزانە ژیانت چەند خۆش دەبێت وەرە ژنێک ئەو قورئانە پێی دەڵێ پیاوەکەت سایە و سێبەری ماڵتە گەورەی ماڵتە باوکی منداڵەکانتە الرجال قوامون على النساء مشور خۆرتە لە باوک و برا لێن نزیکترە ئەی ئافرەت قەدری مێردەکەت بزانەوە بە کەسی مەگۆڕەوە بەس ژن بێ بڵێ خوایە وەڵامی تۆ دەدەمەوە پیاوەکەم بە هیچ کەسێکی سەرزەوی نادەم تو خۆش ژیان خۆش دەبێیان نا هەردوو کەلیمە بڵێ خوایە بەسەر چاوە من وەڵامی تۆ دەدەمەوە بە قسەی تۆ دەکەم هەر لەم دنیادا هەست بە ئارامی دەکەی للذین استجابوا لربهم الحسنى هەر کەسێ وەڵامی پەیامی پەروەردگار بداتەوە با دڵنیا بێ ژیانێکی بەختەوەر بەسەر دەبا مێژووی مرۆڤایەتی خۆشەویستان هەمووی بخوێننەوە بریتە لەوە هەر قەومێک هەر خێزانێک هەر گەل و هۆز و نەتەوەیەک وڵامی ئەو قورئانەی دابێتەوە لەسەر سەرانی گرتبێ و بە مەنهەجی قورئان ژیاوێ وەڵڵاهی بەختەوەر بووە ئێمەی میلەتی کورد ئێوەی خۆشەویستان و بەڕێزان هەل لە باب و باپیرانتانەوە حتا ئێستای ئێوە ئەم پەیامی قورئانە لە پێغەمبەرەوە تەسلیمی سەحابە کراوە و پاشان هاتۆتە پیاوچاکانی میلەتی کوردەوە بە ئەمانەتەوە جوان دەستمان پێوە گرتووە تکاتان لێ دەکەم جارێکی تر باوەش بە ئیسلامەکەدا بکەنەوە جارێکی تر ماڵەکانتان بکەنەوە شوێنی دابەزینی قورئان ئەو ئاەتانەی ئەگەر چەند کەمن ڕۆژی یەک ئاەت بە کردار لە ناو ماڵ و منداڵ تا جێبەجێکە واللهی ئەم کوردە چی لێ بەسەر نەهات 100 ساڵی مێژووی ئەم ڕابردووی ئەم میلەتە بخوێنەوە هەمووی دەربەدەریە هەمووی کوشت و کوشتارە هەمووی زیندە بەچاڵکردنە ئێستا مانگی چوارە و یادی ئەنفالی کوردە مانگی سێ ڕۆیشت و یادی کیمیابارانی کوردە چیمان لێ نەهات لە جەنگەکانی ناوخۆ و دژایەتی یەکتردا ئەوەی ئەم میلەتەی هێشتۆتەوە بەس خواناسیەکەیە ئەوەی ئەم میلەتی کوردەی هێشتەوە نەیهێش بفەوتێ و لەسەر ڕەگی خۆی بمێنێتەوە جارشکە سەر هەڵداتەوە بەس پەنابردن بوو بۆ خوا قورئان پێمان دەفەرمێ خذوا حذركم ئەی موسڵمان بێ ئاگا مەبە ئەی موسڵمان حەزەری خۆت وەرگرە پێویستە موسڵمان بە حەزەر بێ پێویستە موسڵمان کەسێکی چاوکراوە بێ ئەمڕۆ هەڕەشەمان لەسەرە لە بواری عەقیدەدا خذوا حذركم لە عەقیدەتدا خەڵکێک عەقیدە و بیر و باوەڕ نەشێوێنێ ئەو دینداریە پاکەی ئەم کوردە وەری گرتووە هیچ میلەتێک وەری نەگرتووە تکاتان لێ دەکەم پڕ بە باوەشتان باوەش بە قورئان و ئیسلام داکەنەوە جارێکی تر خذوا حذركم ئەخلاقی ئەم کوردە لەلایەن دوژمنانی کوردەوە و لەسەر زوبانی هەندێ زۆڵکە کورد خەریکە هەڕەشە لە کەسایەتیە گەورەکانی ئیسلام دەکرێت هەڕەشە لە کەڵە پیاوەکانی کورد دەکرێت هەڕەشە لە ئەخلاقی بەرزی ئەم میلەتە دەکرێت توخوا و شەی پیس بۆ هاو ڕەگەزبازی و ئەوانە کورد هەر پێی عیب بۆ ئەم وشانە بەکار بێنێ ئێستا دیبەیت و بەرنامەی تەلەڤیزۆنی لەسەر بکرێ و خەڵک بانگەشەی بۆ بکە کورد ئەوەی قبوڵە ئەوە خذوا حذركم لە کەمیندان دوژمنانی نەتەوەکەمان توخوا ئاگاتان لێبێ ڕەسەنایەتی ئەم گەلی کوردە بپارێزن هەر لە جلە کوردیەکانتانەوە بیپارێزن لەسەر پۆشی ئافرەتەکانتانەوە بیپارێزن لە ئاوەدانی ئەم مزگەوتانە کە لە دێر زەمانەوە بۆمان ماوەتەوە باوەشی پێداکەن خذوا حذركم دوژمنی تەندروستیمان لە ناودایە ڤایرۆسێکی عالەمیە و کۆڕۆنایە و هەیە زانستخوازان قەت ناتوانن ئینکاری لێ بکەن ئەوە هەر کوردستان نیە تەواوی جیهانی تەنیوە گۆڕانکاری بەسەر سیستمی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و زانستی جیهاندا هێناوە خذوا حذركم مسلمانی بەڕێز بە حەزەر بە دەستخۆشی لە یەک بە یەکی جەنابتان کە حەزەرتان کردۆ لە مزگەوت و ماڵی خوادا ئەوەش کە پێوەی نەبێ ڕەن دەتوانم بەم عزلێکی هەبوو بێ هەیە تەنگە نەفەسێکی تایبەتی هەبووە دەمامکەکانتان پاراستنی پاک و خاوێنی مزگەوتەکان دەستنوێژگرتنتان لە ماڵەوە والله جێگەی دەستخۆشیە خوا پێی خۆشە خذوا حذركم دوژمنی تەندروستیت بە ئاگا بە لێی ئیهمالی نەکەی وریای خۆت بە ئەو پێغەمبەرەی ئێمە صلی الله عليه وسلم پێغەمبەرێک بوو خوا فەرمووی والله يعصمك من الناس ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆ پارێزراوی لە دەستی خەڵکی منەتت بە کەس نەبێ کەس ناتوانێت پەنجەت بۆ بێنێ بەڵام ئەو پێغەمبەرە هەمیشە حەزەری دەکرد پێغەمبەرێک کە خوددا فەناخوانی بوو معجزە پشتیوانی بوو نوێژ ڕووناکی چاوانی بوو نەخشەی هەبوو بۆ مانگ بۆ ساڵ بۆ دەر بۆ ماڵ دوژمنانی هەرچەند زۆر بوون گەورە و گچکە ڕەش و بۆر بوون بەڵام لێیان بێخەم نەبوو دوژمنی خۆی پێکەم نەبوو ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم هەرگیز بە چاوی کەم سەیری دوژمنەکانی نەدەکرد بەردەوام نەخشە و پیلانی تایبەتی هەبوو بۆ ئەوەی کەوا دوژمنەکانی زاڵ نەبن بەسەر موسڵماناندا
خذوا حذركم فەرمانی خوایە بڵێ خوایە دایمە بە ئاگام مسڵمانێکی جێلۆکە نابم خەڵک عەقیدەم تێکدا ئەخلاقی خۆم و خێزان و باب و باپیران و نەتەوە کوردەکەم لێک هەڵوەشێنێ بە ئاگام وریاترم لەوەی کە پیلانی دوژمنان لەڕێی تیڤیەکەوە بێتە ناو ماڵ و منداڵەکەمەوە بە ئاگاترم لەوەی ڤایرۆسێک کە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ نەکەم خۆم نەخۆشکەم و نەخۆشێکەش لە کۆمەڵگای کوردیدا بڵاوکەمەوە ئاگامان لە خۆمان بێ گەنجانی مسلمان وەرن بانگەوازی خوا لە قورئان لەبەردەستاندایە وەڵامی بدەنەوە بەخوا بەختەوەر دەبن ئەم پیرە عاقبەت خێرانە الحەمدوللا سەر و ڕیشیان لە ئیسلامەتیدا سپی کرد بە عیزەت و سەربەرزیەوە ژیان کولەمەرگی دنیایان چەش بەڵام دینەکەیان لەدەست نەدا ئەمڕۆ پەیامی ئەم دینە لە ئەستۆی ئێوەی گەنجاندایە ئێمە دەڕۆین و ئەمەمانەتە دەکەوێتە سەر شانی ئێوە دینی خوا ئاسانە ڕوون و ئاشکرایە دەچینە خزمەت یەک سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کۆتایی وتارەکەدا ئەو سەحابەی پێغەمبەرە ناوی عەبدولعوزا بوو لە گوندێکی نێوان مەککە و مەدینە دەژیا گەنجە بوو کاتێ باوکی مر هیچی وای نەبوو بەڵام مامی دەوڵەمەند بوو لەبەر ئەوەی تاقە کوڕ و منداڵ بوو لە پاشی باوکی بەجێما مامی پیاوێکی میهرەبان بوو بازرگانێکی گەورە بوو ئەم برازای خۆی زۆر خۆش دەویست جگە لەو کەسی تری نەبوو دایکی هیچ برای نەبوو خاڵ و مام و کەسێکی تری نەبوو بۆیە مامەکەی هێنایە ژێر سایە و سێبەری خۆی پێی خوێند گەورەی کرد تەنانەت ئەو کاتە کە خەڵک گوێ درێژی نەبوو ئەم بوو بە گەنجێکی 16 ساڵ با مامی 2 ئەسپی ڕەسەنی بۆ کڕی بوو لە ئیعتیباری ئەمڕۆدا 2 ئۆتۆمبیلی هەر گران بەهای بۆ کڕی بوو کە خەڵک گوێ درێژی نەبوو ئەو ئەسپی ڕەسەنی عەرەبی بۆ کڕی بوو وتی یەکیان بۆ سەفەر و گەشت و گەڕان یەکیان بۆ ناو گوند و دەشت و دەرپێ بگەڕێ یعنی یەکێکیان وەکو سیباق بەکاریبێنی یەکێکیان وەکو ئۆتۆمبیلی تایبەتی خۆت کام جلوبەرگەی جوان بوو لە بەریدا بوو کام عەترەی خۆش بوو لە خۆی دەدا کام خواردنەی خۆش بوو لە بەردەستیا بوو مامی وتیەوە ئەمانەتی براکەمە ئەو کوڕەم هەیە و منیش خۆم ئەولادی ترم نییە سوبحان الله ئەولادی نەبوو ئەمە ئەولادمە برازامە هەموو پشت و پەنایەکمە سەحابە کە تێدەپەڕین لە مەککەوە بەرەو مەدینە هیجرەتیان دەکرد و لەو سەرکانی و ئاوانە لایان دەدا ئەم عەبدوڵڵا ئەمە عەبدولعوزا دەچووە لایان ئەرێ ئێوە چ کارن کاکە ئاشکرامان مەکە ئێمە موسڵمانین موسڵمان چییە وەڵا قورئان چییە بۆیان دەخوێندەوە هەر سەحابەی چەند ئاەتێکی لەبەر بوو چەند سوڕەتێکی کەمی لەبەر بوو بۆیان دەخوێندەوە دەرونی مرۆڤ تینووە ئەم گەنجە لە هیچی کەم نییە لە ڕووی مادیەوە بەڵام هەز دەکا لە ناو سینە و مێشکیا شتێک هەیە چۆن دەبێ من بت بپەرستم چۆن دەبێ بت بپەرستم ناویان نابوو عەبدولعوزا بەندەی ئەو بتە بتێکە بوو ناوی عوزا بوو بتێکی گەورە بوو وتیان ئەوە منداڵی ئەو بتەیە ئەو بتە ئەو منداڵی بەخشیوە گەنجە بیری دەکردەوە ئەو بەردە منی هێناوەتە بوون ئیخۆ گیانی تێدا نییە وەیە کاتێک ئەم قورئانەی دەبیست دڵی ئاوی دەخواردەوە ئای کە مرتاح بوو ڕۆژێ سەحابەیەک پێی وت کاکە تۆ هەر یەخە بە خەڵک دەگری و هەر کەسێ بێت تۆزە قورئانم بۆ بخوێنە ئەوە مەدینەیە دەی بۆ ناچی خۆت بچێ خزمەت پێغەمبەر و موسڵمان بی شایەتمانی هێنا بە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله شو لا إمامي وتي إمام جان من مسلمان بوم أروم بو مدينة بو خزمتي محمد تا استا بچاوي سر نمديوا تا استا جملة دنگا خوشكي نبوا بلا من عشقي أم بيامم كما رزقاري مروفي تيدايا مامي تشاوي شو توقي سري وتي كافر دبي أو بديني بابو بابيرانت تو عەبدولعوزای تو عەبدی ئەو بتە تۆی هێناوەتە سەر دنیا ئەوە هاوبەشی خوایە وتی مامە شتی وا بەتاڵە وەرە چۆن بەرد خوایە چۆن شتی وا دەبێ وتی بێدەنگ بە دەستی بەدەمیەوە گر با کافر نەبی ئەوەی پێ کوفر بوو بڵێ خوا تاکو تەنهایە خوا ئەڵڵایە محەممەد پێغەمبەری خوایە ئەو قورئانە کەلامی خوایە ئەوە کوفرە وتی بەخوا مامەجان هەر دەڕۆم وتی هەر دەڕۆی وتی بەڵێ وتی دەی سویچەکان دانێ وەکو بڵێ سویچ سارەکەت دانێ بێنە ئەسپەکان بێنەوە وتی با هەموو شتێکی لێ بستێنمەوە لە ترسانە ناڕوە وتی مامەجان ئەوە جڵەوی ئەسپەکان ئەوە ڕێشمەکەیان ئەوە سویچ سیارەکە وتی جلەکانت دانێ جلە جوانەکانت دانێ ئەو قاتە من بۆم کردووی پارەکانی جیفانت بێنە هەمووی دانێ وتی ئەوە هەموو پارەکان جلەکانت دانێ فەرمەوە جلەکانم وتی جلی ژێرەوەشت دانێ وتی تۆ بڵێ بەڕووتی بڕوە وتی بەس عەورەتم بەدەرێنێ وتی پارچەیەک بە عەورەتەوە بێڵە ئەینا دەبێ هەموو جلەکانت دانەی هیچ شتێکت لەم سەر زەوێدا تۆ نییە وتی ئامادەم هەمووی دانێم بەڕووت و قوتی ڕۆیشتەوە بۆ ماڵەوە دەرپێ کورتێکی لێ پێدا مابوو وتی دایە گیان دەڕۆم
دایوتی ڕۆڵە ئاگام لێبوو لەگەڵ مامتا جا ئەو ئیسلامە ئەوە دێنێتەوە لە پێناوی هەموو شتێکی دانەی وتی ئەرە وەخوادایە ئەرە بەخوادایە گیان ئەو قورئانە هەموو دنیا دێنە پێی بگۆڕیتەوە هەموو بەلاوە دەنێم و دەسمە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایشی گونیەیەکی هێنا گونیەی بەن هەبوو ئەو کاتە گونیەکەی هێنا کردی بە دوو کەتەوەتی ڕۆڵە ئاوا لە ڕێگادا خەڵک ببینێن ئەڵەن شێتە گونیەکە بەخۆتەوە بپێچە بەشێکی عەورەتی پێدا پۆشە و بەشێکی بەسەر شان و مل تا دەبا هەتاو نەتسووتێنێ ئەو گونیەی لە خۆیەوە پێچا ڕێگەی غەریبی گرتە بەر ئەو گەنجەی هەتا ئێستا بە پێ نەڕۆیشت بوو باشترین ئەسپ و ئۆتۆمبیلی ئەم سەردەمە بڵێ لە ژێریا بوو ئەو گەنجەی بە حەیاتی بە شوێنێکا بڕۆیشت تا عەترەکەی بڵاو دەبەوە ئێستا گوێنی لە بەرایە ئەگە خەڵک بیبینن ڕەم بێ بڵێن کەسێکی عەقڵ تەواو نییە ڕێگەی غوربەتی گرتە بەر و هاواری بۆ خوا برد بە زمانی حاڵ دەیوت ئیلاهی تۆ خوای منی ژیان بەخش و پەنای منی تۆ ئیلهامی ژیری من و بناوانی بڕوای منی گرەی پەنهانت هیچ کەسێک نایکاتەوە بۆ چرکەیەک غافڵ نابی و نەوز و خەو نادباتەوە ئەوەی لای ئێمە گرانە زۆر ئاسانە بەلاتەوە کەس خوا نییە هەر تۆ خوای پەنا نییە هەر تۆ پەنای چاکی پاکی تاکی تەنهای بێ کەسی بێ کەسی شێ تۆی هەبێ تۆ بۆی بەسی خاوەندەسی بۆ لێ قەومە ئەو فریاد ڕەسی ئاگاداری چرپەی مێرووی بەسەر بەردی لووسا بڕوا بەگەڵا و گوڵ ئاگاداری کە باران ڕوخساری دەشوا بێ ئاگانی لە زیندەوەر چۆن ڕۆزی خۆی بەدەست دێنێ و چۆنی دەخوا ئیلاهی لە شوکرانەی تۆ دەرناچم سوپاست کەم هەتا ماوم هەرچیم هەیە لە ڕوخسارم لە هەناوم دڵم چاوم بوونم ناوم نانم ئاوم تۆ پێت داوم بەدەم زکری لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول الله و گەیشتە مەدینە ڕۆیشت ئەو گەنجەی هەمیشە لەسەر دۆشەکی لۆکە خەوت بوو لە حیوانەکەی مزگەوتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەسەر ئەو گڵە لێ ڕاکشا و خشتێک بەردێکی کردە سەرین هەمووی بە قوربانی دین و عەقیدەی پاک بێ ئەو گەنجە دەرونی وێرانە گەنجانی ئەمڕۆ ئێمەش بە هەمان شێوەی عەبدولعوزاکانی سەردەم پێویستیان بەوەیە ئەم قورئانە دەرونیان تێراوکە و لە نەفامی سەردەم ڕزگاریان کە بەڵێ ڕۆیشت لە حیوانەکە ڕاکشا زۆر ماندوو بوو خەوی لێکەوت بەیانی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژیبانی لە مزگەوت کرد هاتە دەرەوە سەیر دەکا گەنجێک لەوێ دوو جوێنی پێوەیە و ڕاکشاوە پێڵاوی لە پێدا نییە قاچ و قولی هەمووی دڕکی بیابان برینداری کردووە ئالەو کاتەدا هاتوو دەستی بەسەریا هێنا بە قژە جوانەکەیە فەرمووی ڕۆڵەکەم چی دەکەی لێرە سەحابەیە گوتی ئەی پێغەمبەری خوا غەریبەیە و لێرە خەوتووە سەری بەرز کردەوە گوێی لە وشەی پێغەمبەری خوا بوو ئەوە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەوە ئەو کەسەیە کە ئەم لە پێناوی هەموو شتێکی دنیای واز لێ هێناوە ئەو دەنگە بە سۆزەیە ئەو دەستە میهرەبانەیە دەست بەسەریا دێنێ دەستی مام و باوک و خاڵ و هیچ شتێک نایگاتێ هەستا و دەستی پێغەمبەری خوای ماس کرد پێغەمبەر لە ئامێزی گرت ڕۆڵەکەم تۆ چێی چکارەی وتی ئەی پێغەمبەری خوا گەنجێکم لە پێناوی دینی خوا و پەیەماکەی تۆدا هەموو شتێکم لە دەستدا بە گوێنیەکەوە لە ماڵ دەرکراوم پێغەمبەر لە ئامێزی گرت و بردیەوە بۆ ماڵەوە قاتێ جلی بۆ کرد فەرمووی شەو و ڕۆژ لە ماڵی ئێمە بژی لەگەڵ خۆمدا بە تۆ ڕۆڵەی ئێمەی تۆ ڕۆڵەی ئیسلامی ئەوەندە خۆشحاڵ بوو ئەم گەنجە وەی دەزانی هەموو دنیای هەیە گەنجانی بەڕێز بەختەوەری بە ماڵی دنیای حرام نییە بە پلە و پایی بەرزی هیچ و پوچ نییە بەختەوەری بە یەک سوزدەی حەقە بۆ ئەڵڵا ئەمڕۆ خەڵک بەس لەوەی کەمە ئیستەجیبوا لله وەڵن وەڵامی خۆ پێغەمبەرەکەی خوا بدەنەوە بەڵێ لە ماڵی پێغەمبەر ژیا قورئانی زۆر لەبەر کرد زۆر مشتاقی دینداری بوو شەوان شەو نوێژی دەکرد هەندێک کار و کاسبی بۆ بژێوی خۆی دەکرد لە تەبوک چوونە دەرەوە ئەم گەنجە لە پێغەمبەر دوور نەدەکەوتەوە صلی الله عليه وسلم کاتێ چوونە تەبوک شەوێکیان لەرز و تای دەهات وتی ئەی پێغەمبەری خوا دوعام بۆ بکە بە شەهیدی بمرم پێغەمبەر فەرمووی دوعام کردو خوا خوێنی تۆ لەسەر شمشێری کافر حرام کە و بەدەستی کافر نەکوژرەی وتی ئەی پێغەمبەری خوا تو خوا داوای ئەوم بۆ مەکە تو خوا داوای شەهیدیم بۆ بکە فەرمووی ئەگەر بە نەخۆشیش بمری تۆ هەر شەهیدی بەڵێ لەرز و تاکەی زۆری بۆ هێنا لە نیوە شەودا سەحابە هەموو خەوتبوون لە خێمەکەی پێغەمبەرە وەفاتی کرد عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ کە خەبەرم بۆ سێکم پێغەمبەر لەوێ نەماوە
ئەبوو بەکر و عومەری لێنین سەحابەکان کەس دیار نییە ترسام ئەبێ شتێک ڕۆی نەدابێ و من بەجێماوەم بەتەنیا ڕۆیشتم سەیرەکەم پێغەمبەری خوا لە چاڵی قەبرەکەدایە و قەبرەکەی بۆ حازر کردووە بە ئیمامی ئەبوو بەکر و عومەری گوت براکەتانم بدەنێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باوەشی بۆ گرتەوە لە ئامێزی گرت لە کفنەوە خستیە ناو قەبرەکەەوە و ماچی کرد بە دەستی خۆی دایپۆشی دەستەکانی بۆ لای خوا بەرز کردەوە لەو نیوەشەوە تاریکەدا فەر یا ڕەبی خوایە من لەم گەنجە ڕازیم خوایە تۆش لێی ڕازی بە خوایە تۆش لێی ڕازی بە عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ من چەند ساڵ پێش ئەو موسڵمان بووم لە پێناوی ئیسلامەتیدا زۆر نەهامەتیم چێشت بوو لەو لەحزەیە وتم خۆزگە من خاوەنی ئەو قەبرە بوومایە خۆزگە من لە شوێنی تۆدا بوومایە پێغەمبەری خوا ئەوی ناو نابوو عەبدوڵڵاهی ذوالبیجادەین فەرمووی تۆ عەبدولعوزانی تۆ ڕزگارت بوو تۆ بەندەی خوای تۆ عەبدوڵڵای تۆ شەرەفی دوو پارچە گونیەکەت بەنسیب بوو مادام لە پێناوی دینا گونیەت لەبەرکرد لە جیاتی جلی حرام و بتپەرستی تۆ شەرەفی بەهەشتت پێ بڕا بەڕێزانەوە دنیایەوە هەر بەجێی دێڵین خۆش بە حاڵی ئەو کەسەی پێش ئەوەی دنیا بەجێ بێڵێ خوا لە خۆی ڕازی دەکا بە دڵنیاییەوە گەنجانی ئێمە پێغەمبەر شایدیان بۆ دەدا دەڵێ لەم گەنجانە ڕازیم خۆیان تۆش لێیان ڕازی بە دەست بگرن بە دینی خوای پەروەردگارەوە گەرم و گوڕتر بن لەسەر عیبادەتی خوا لەسەر قورئان خوێندن لەسەر ڕۆژوو ئەوە جا عیبادەتەکانمان بەرهەمی ئەلحوسنا لە دنیادا بەهەشتی قیامەتیش بە ئیزنی خوا بۆمان مسۆگەرە یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی خوای پەروەردگار داوا لێ دەکەمەوەی کە نەخۆشە شیفای بدەیت یا ڕەبی خوای ئێمەش و سەرجەم موسڵمانانی جیهان هەموو مرۆڤایەتی لەم پەتای کۆڕۆنایە خوای ڕزگارکەی خوای ڕەحم بە حاڵی ئەم گەلی کوردستانە و ئەم وڵاتی کوردەواریە بکەی لە هەموو نەهامەتێک ڕزگارمان کەی و دەرگای خێر و خۆشی و فەرەحی و هەرزانیمان لێ بکەیتەوە یا ڕەبی خوا لەناو یەکترا تەبا و خۆشەویستمان کەی لە هەموو مەینەتێک ڕزگارمان کەی عاقبەتمان بەخێر بجێڕی جێگامان بەهەشتکەی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون